هەر سەبارەت بە سەردانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا بە سورەکاتی مەسرور بارزانی و ئەنجامدانی چەندین کۆبنەوەی گرنگ لەگەڵ بەرپرسانی حکومی و حزبی من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ئەستۆدیۆوە لەگەڵمان دەبێت. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس. دکتۆر پێشتریش لەگەڵ هەندێک شاندا چوتە بەغدا بەشدار بوویت لە دیدار و کۆبنەوەکانە. هەموویان دەڵێن ئێمە لەگەڵ ئەوەین کە مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدرێت، مافی هەرێمی کوردستان بدرێت. ینی دوێنێ شەگەر بینی بیت لە تەواوی کۆبنەوەکان ئەوانەی کە چوارچەوەی لە نێو چوارچەوەی هەماهەنگین و لە نێو ئیدارەی دەولەن هەموو دەڵێن دەبێت کێشەکان چارەسەر بکرێن و موچە بنێردرێت. چی ڕێگرە؟ ئەوان خۆیان خاوەن بڕیارن چی ڕێگرە؟ خۆیان ڕێگر بوون کۆڤان، بەڵام ئێستا دوای ئەدیم قسەی لە چووەمە لە طبعاً دوای ئەو لە کاتی گفتوگۆکانیش کۆڤان ئەوانە بەردەوام باسییان لەوە دەکرد کە ڕاستە فەرمانبەران دەبی هەموو موچەی خۆیان وەرگرن، فەرمانبەری خۆمانن، هیچ فەرقیان نیە لەگەڵ فەرمانبەرێکی بەسڕا یان مۆسڵ یان بەغدا، بەڵام عەمەلیان تەفسیرەکان بە شێوازێک دەکرد فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان مەحروم دەکرد لە مافی خۆیان. یعنی دەیانگوت ئەوەی کە هەیە طبعاً لە بەوازەحی لە جەداول لە جەدوەلی واو کە بەشێکە لە قانونی موازنە جەداول بەشێکە لە قانون لەوێ پارەکە بڕی پارەکە بە تەواوی دیاری کرا بۆ تعویضاتی موظفین، ئەوان هیچ حسابێکیان بۆ جەدوەلەکە نەدەکرد. دەیانگو هەرێمی کوردستان تەنها وەکو حەسا بەڵام وەکو موظف هیچ بۆ تەحدید نەکراوە. ئەو جار دەهاتن تەفسیرێکی ئینفاقی فعلیان دەکرد بە شێوازێکی وا تەفسیریان دەکرد کە وای لێ دەهات نەدەتوانرا با بڵێن فەرمانبەران بتوانن موچەی خۆیان وەربگرن، بەڵام طبعاً خۆشیان دەیانزانی ئەم تەفسیرە ئەو تەفسیرێکی ڕاست نییە. حەڵەن کێشەکە لە وەزارەتی داراییە خۆی کێشە هەیە. طبعاً وزارەتی دارایی لایەنی سەرە چییە کە تو دەچی میزانی مراجعە دەبەی ئەوان دێن تەفسیرەکە وەزیری مالیە خۆی دەوری زۆری هەیە لە تەفسیرکردنی یان تەحدیدکردنی بەشە بودجێ، بەڵام قانونمان هەیە. خۆی حتا وەفدی مفاوضش بەڕاستی ئەو وەفدەی کە مفاوضاتی دەکرد ئەوانش بە شێوازێکی یعنی نادروست تعاملیان دەکرد. ئەوەی بەغدا بە شێوازێکی نادروست تعاملیان دەکرد. ڕاستە تعاتوفی خۆیان دەردەبڕی بەرامبەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان، بەڵام لە واقع حال ئەمەمان نەدەبینی. بەڵام کە گەیشتە ئەم حەدە بینیمان جەنابی سەرۆکی حکوومەت بەو شێوازە یعنی اتصالات کرا هەموو وەسیلەیەکی بەکارهێنا. سەرەتا کە قانونەکە دەرکرا طبعاً مەشروعی حکومی زۆر باش بوو ئەوەی کە ڕوانەی پەرلەمان کرا، لە پەرلەمان بە شێوازێک دەنجی لەسەردرا غەدرێکی زۆر لە هەرێمی کوردستان کرا، بەڵام دیسان ئەگەر قانونەکە جێبەجێ کرابە هێشتان هەرێمی کوردستان یعنی نەدەگەیشتە ئەم دۆخە. لە تەفسیرەکەی دیسان تەفسیرێکی یەکجار توندیان گرتە بەر مای ئەوەی نەبوو کە قبول بکرێ. بینیمان دواتر طعن لە هەندێک مادەکانی موازنە درایەک لەوانە مەوزوعی ئینفاقی فعلی کە بە هەموو شێوازێک بەڕاستی دەبووە نادەستوری فعلیە دەبووە بە نادەستوری، یعنی زۆر من جێم لێ بووە هەندێک لە ڕاگەیان هەندێک میوانەکان باز دەکەن ئینفاقی فعلی نادەستوریە دەبووە طعنی لێ بدرێ لە بەرامبەر ئێبێ ئاگان لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان طعنی لێدا لەم مادەیە کەەوە نادەستوریە، وەڵام محکەمەی اتحادی بە دەستوری وەسفی کرد. يعني طعنەکەی ڕەت کردەوە 2015ەوە ئەم شتانی ناوەتەن یەکەم جار لە 2015. طبعاً ئینفاقی فعلی لە تەفسیری ئینفاقی فعلیش کۆڤان کە من دەڵێم زۆر تەفسیری یعنی نادات پەروەرانە. ئینفاقی فعلی خۆی غەدرە. حەسەی هەرێمی کوردستان 12.67 مەفروزە لە کۆی داهاتبی وانە ئەوان دێن نەخێر نەفقاتی سیادی هەمووی ئیستیبعاد دەکەن. نەفقاتی سیادیش تقریبا 40% موازنەیە، ئەمانە هیچ هەژمار ناکەن. دواتر ئینفاقی فعلی دێن تەنها ئینفاقی فعلی 15 محافظە حساب دەکەن، 15 پارێزگا. ئینفاقی فعلی هەرێمی کوردستان داخل ناکەن. ئێ باشەمە پێمان گۆ هەرێمی کوردستان بە شەکنێ لە عێراق نەسەکە نەسی مادە 12 بڕگەی 2 ها زۆر بەوازحی دەڵێ وزارەتی مالیە و اقتصادی هەرێمی کوردستان میزانی مراجعە ڕەوان دەکە بۆ فەرمانگەی ژمێرکاری دەڵێ لغرض تضمينها خوي بواضحي دليل لغرض تضمينها في الحسابات الشهرية الإجمالية للدولة أو ميزان مراجعة هدف لي أو يكروان دكريو يكي جميركاري فرمانجي جميركاري لوزارة مالية اتحادي تدقيق دكري غرض لي أو ببي تبشك لحسابات يعني الدولة كواتا إنفاقي فعلي هرم دبي هجمار بكري أوان لو نقطة لكاتي مناقشة قلت يا آخر لجداولة كان كإنفاقي فعلي هجمار كراوة تنها لبعض محافظة
ئێ باشە تو لەلایەک دەڵێ یعنی کار بە جەداول ناکەی کە باسی ڕەواتبی موظفین دەکەی لە جەداول هەیە کار پێ ناکەی دەڵێنە نەسەکە حسەی هەرێمی دیاری کردووە عیلاقی بۆیەوە نییە کە دێ سەربابەتی تێچووی نەوت لە تێچووی نەوتیش یعنی نەسەک هەیە کە دەڵێ معدلی نەقل و ئینتاجی نەوت لە وزارەتی نفت ئیتیحادی ئەوان معدلەکان دەرینایە کە دەڵێن و ئینتاج و نەقل $6 تەماشای جەداول دەکەی لە جەدول 3 تریلیۆن و 800 میلیارد دیاری کراوە ئەوان دەڵێنەوە جەدوەلە ئێمە کار بە نەسەکەی دەکەین لە ئینفاقی فعلی نەسەکە لە صالحی هەرێمە تفسیری جەداول یعنی مەبەستم بە هیچ شێوازێک ئەو تفسیری ئەوان تەبەنیان دەکرد ئەگەر لە نزیکەوە ئاگاداری گفتوگۆکان بن بەڕاستی سیاسی بوو مەبەستیان و بۆ هەرێمی کوردستان نەتوانی یعنی مافی خۆی وەربگری زۆر باش بەڵام بینیمان ئەو دوای سەردانەکە بڵێ پێشنیار کراوە کە هەموار بکرێتەوە ڕاستە چی بکرێت واللهی تقریبا دەتوانم لە 3-4 خاڵ هەیە ئەگەر کاری لەسەر بکرێ یەکجار باش دەبی وەکو باسم کرد مەشروعەکە زۆر باش بوو بەڵام لە ناو پەرلەمانەوە بە شێوازێک دەنجی لەسەردرا دەکرێت ڕاست بکرێتەوە یەک لەوانە بەنەس دیاری بکرێت کە ڕەواتبی تعویڵاتی موظفین ڕەواتب و ڕعایی اجتماعی و متقاعدین و ئەوانە بەنەس دیاری بکرێت کە ئەمە پەیوەندی بە ئینفاقی فعلیەوە نەبی مباشر تحدید بکرێت بەنەس هەم لە جەداول بابوونی هەبی و لە نەسی قانونەکەش کە لە مادەی 12 لەوێشەوە با تحدید بکرێت بۆەوەی بە هیچ شێوازێک مەجای ئەوە نەدرێت تەفسیرێکی تر بکەن دواتر بۆ بودجەی تەشغیلی باقی بودجەی تەشغیلی و لەگەڵ ئیستیثماری با ئەگەر لە ئینفاقی فعلیش بیکێشەنیە بەڵام ئینفاقی فعلی با بنووسرێ بە نەس کە هەرێمی کوردستانیش لە ضمنی ببی طبعا ئەمە نەسەکەمان کە بۆ خینەوە زووتر کە هەرێمی کوردستان تێدایە گوتان وڵاهی بەڵگەی ئێوە زۆر بەقوەتە نەسەکە وایە بەڵام ئێمە چی بکەین لە جەداول بەو شێوازە هەژمار کراوە مەبەستم ئەگەر شتێک زۆر وازحیش بی ئێمە بە عەرەبی دەڵێن المعرف لا يعرف شتێک ئەگە ناسراوی پێویست بە تعریف ناکە بەڵام لە نەسی موازنە بەڕاستی شتێکە چەند وازح بی بە هەر هەوڵ بدەن بە شێوازێک بنووسرێتەوە احتیمالی هیچ تەفسیرێکی تر نەکە دوو لە سەکەن ئەوان قبول دەکەن بەو شێوە بنووسێت خۆی ئێستاوە جەنابی سەرۆکی حکوومەت بە شێوازێک باسی کرد کە ئەوان گەیشتونەتە ئەو قەناعەتەکە اتفاق کراوە اتفاقێکی ئەوەلی کە بەشە بودجەی ئەو 6 مانگە ڕەوان کە اتفاقی دومیش ئەوەی مادەکان تعدیل بکەن تعدیل بکرێ خۆ زۆر وازحە دەکرێت کەم ئێمە دەڵێن موچەی فەرمانبەران جیا بکرێت و هی عێراق هەمووی جیا کرایتەوە ئێوە بەشێشن لە عێراق با جیا بکرێتەوە ئەمە یەک دووەم بەنسبەت باقی بودجەی تەشغیلی یان ئیستیثماری ئینفاقی فعلی عێراق لەگەڵ ئینفاقی فعلی هەرێمی کوردستان 12.67 بە ئەمەش صرف بکرێت یعنی داواکاریەکی قرس نییە بەڕاستی زۆر باشە بەنسبەت نەقل و ئینتاجی نەوتیش ئەمەش دەبی چارەسەر بکرێت ئەمەش نابی بەو شێوازە بمینێتەوە ئەم نەسە دەبی لا بچی کە دەڵێ معدل ئینتاج نەفت چونکە ئەسڵەنەوە هەر واقعی نیە ئێستا کۆبوونەوە کرا لەگەڵ هەموو شەریکاتی نەوتی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن تیان بە هیچ شێوازێک ئەگە تەزدیری نەوتیش دووبارە لە ڕێگای بەندەری جیهان دەست پێ بکاتەوە ئێمە ناتوانین تەزدیری بکەین کولفەی نەقل $7 کولفەی ئینتاج $24 مجموعی $31 ئەسڵەن ئەوەی کە ئێستا لە جەداول هەیە لە جەدوەلی موازنەی ئێستاکە 3 تریلیۆن و 800 میلیارد دیاری کراوە ئەمە ئەوەیە حساباتی ئەوە کراوە بۆیە دەبێت بڕەپارەکە دیاری بکرێت لە جەداول و لە نەسەکەش دەبی بڵێن یعنی 6 لە نەسەکە دەڵێ معدل ئەوان معدل 6یان دەرینەوە ئێستا دەبی ئەوەش تعدیل بکرێتەوە یعنی معدلی کولفەی حەقیقی چەندە کولفەی فعلی ئەم کولفەیە دیاری بکەن زۆر باش ئەمەش تعدیل بکرێتەوە خاڵێکی تریش گرنگە داهاتی نانەوتیش نابی بەو شێوازە بمێنێتەوە داهاتی نانەوتی کە دەڵێ طبعا حکوومەتی اتحادی مافیەوە هەیە 50% لە ضرائب و ڕسومی گومرکی ئەوەی دەواازە سنووریەکان بەڵام باقی تر ئەوە داهاتی محلیە ئەگەر یعنی بە لە فدرالیەت تێبگەن ئەوایە بەڵام ئەوان تەفسیرەکان وا بوو کە دەبی هەمووی ڕادەست بکرێ و حتا داهاتە محلیەکانیش بیبن ئەمەش دەبیت واضح بکرێ کە 50% بە ڕقم بنووسێ 50% لە ڕسوم و ضرائبی گومرکی بدرێتە حکوومەتی اتحادی ئەگەر بەو شێوازە نەسەکان تعدیل بکرێنەوە ئێمە هیچ کێشێمان نامێنێتەوە ئەگەر زانیاریت هەبێ لە کۆبوونەوەکانە چی باس کراوە ینی تەرحەکان چی بوونە ئایا حکوومەت هێرێم داوای 800 میلیاری کردووە چکە سەرچاوک بێمێ ڕاگەیان کە حکوومەت هێرێم تا مانجی 12 داوای 800 میلیاری کردووە بۆ هەر مانگێک من زانیاریت هەیە لەسەرەوە من ئاگاداری گفتوگۆکان نیم لەگەڵ شاندەکە نەبووم بەڵام لە ڕاگەیاندن بیستم
ئەوەی کە ئێمە بیستمان کە 800 بەرپرسەکان قسە لەگەڵ ڕاستە. دەکەن چی بوو چی ئەوە بوو کە 4 تریلیۆن و 800 ملیار بۆ ئەم ساڵی 2023 کە دەکەم مانگانە 800 ملیار. طبعا ئەگەر مانگانە 800 ملیار ڕەوان بکەن لەگەڵ داهاتی نانەوتی بەبێ کێشە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ڕەواتەبی موظفین. ئێمە ناڵێن ئەمە مستحق کامل استحقاقی هەرێمی کوردستانە، بەڵام بەڕاستی لەم دۆخە خراپەی ئێستا ئێمە تێکەوتوین لەم دۆخە دەرباز دەبین. بۆ 2024 ئەگەر دووبارە کەوتنی لەسەر کراوە بەپێی زانیاریەکان بڵێ سەرکردەکان وعدیان داوە هەمویان. طبعا ئێمە دەزانین کێشەکان چۆن چارەسەربێ. طبعا یەکشەم مەجلیس وزەراء قرار دەدا، بەڵام مەجلیس وزەراء کە قرار دەدا لایەنە سیاسیەکان وەزیرەکانی ئەوانن لەوێ. بۆیە بینیمان جەنابی سەرۆکی حکوومەت شاندی هەرێمی کوردستان تەنها ئەکتیفان بەوەی نەکرد سەردانی هەرسێ سەرۆکایەتی بکەن، نەخێر سەردانی هەرسێ سەرۆکایەتیان کرد، دواتر سەردانی هەموو لایەنە سیاسەکانیان کرد، چونکە ئەوان بڕیار لە لای ئەوانە. ئەگەر ئەوان ئیعاز بە وەزیرەکانی خۆیان بدەن لە ناو ئەنجومەنی وەزیران هیچ کێشە نامینی. من بەڕاستی کە جێمان لە جەنابی سەرۆکی حکوومەت بوو کە گوتی زۆر گەشببینم ئەمە بەڵگەی ئەوەیە پێویست بەوەی ناکە ئێمە بپرسین، بەڵگەی ئەوەیە کە ڕەوشەکە باشە. زۆر باشە. چوونی شان دەکە، کاریگەری شان دەکە، چونکە خەڵک دوێنێ زۆر دڵخۆش بوو بی هەموو حزبەکان بەیەکەوە بوون. پەرتەوازەیی دەتوانێت و مافانە بەدەست بێنێت یان یەکگرتووی؟ نەخێر بە هیچ شێوازێک بە پەرتەوازەیی ناتوانین مافەکانی خۆمان لە عێراق. دەزانی بوو کاک کۆڤان ئێمە لە عێراق بەڕاستی کەمینەی، یعنی ئەگەر باسی ناو پەرلەمانیش بکە ئێمە هەموو جار کە من پەرلەمانتار بووم لەسەر بابەتێک کە هەمومان کۆک بووین دەبوو ڕەئی مکەون کە دەبیتە ڕەئی پێک هاتە ناتوانی فەرامۆش بکەن. ئێمە لەسەر بابەتێک یعنی جارێک هەمومان یەک ڕەئی بووین، حەلبوسی هات یەکەیەکە لە فراکسیۆنە کوردیەکان گەڕا و هەوڵی دا قانعمان بکە دووبارە بگەڕێنەوە ناو پەرلەمان. خۆ پێویستیان بە ئێمە نەبوو ئەگە بە زۆری نەدەنجیان دابا، بەس دەیانزانی لەبەر ڕەئی نێودەوڵەتی ناکرێ مکەونێکی ڕئیسی فەرامۆش بکە. ئێستاش هەرێمی کوردستان کە بینیمان سەرۆکی هەرێمی کوردستان لێرە کە چوون هەموو ئەحزابەکان بەیەکەوە بنوێنەری هەموو لایەنەکان بەشدار بوون لە شاندەکە. لەوێوە دیسان جەنابی سەرۆکی حکوومەت دیسان کە چوونەوێن دەر لەگەڵ فراکسیۆنەکان بینیمان فراکسیۆنی هەموو حزبە کوردستانیەکان یەکگرتووە کۆمەڵە یەکێتیە پارتیە هەموو یعنی لەوێوە کە بینیمان یعنی بەڕاستی بینیمان هەموو کوردستانی یەک دەستە. بۆیە ئەکید ئەمەش خاڵێکی سەرەکی بوو. طبعا زووتریش هەنگاو نرابوو جەنابی سەرۆکی حکوومەت هەر لەسەر هێڵ بوو. ناڵێم هیچ ئەداتێکی بەجێ نێشت، هەموو هەوڵێک درا خاستن جەنابی سەرۆکی حکوومەت طعنی لە موازنەدا کە دیتی سوودی نییە، دواتر هەوڵ درا لەگەڵ لایەنەکان شانت بە هەموو شێوازێک بە شەفافیەت بە هەموو شێوازێک هەوڵ درا قەناعەتیان پێبینی. دواتر حتا لەسەر ئاستی ئیقلیمی لەسەر ئاستی دەولی ئیتیساڵات هەبوو، بینیمان دیدار هەبوو، دانیشتن هەبوو، سەرنجام بینیشمان دووبارە سەردانی هەموو لایەنەکان کرا. یعنی هەموو هەنگاوێک نرا بۆەوەی بگەینە ئەم دەرەنجامە بە دڵنیایی وەکو جەنابیشت باست کرد ئەم یەکبوونە ڕۆلی گرنگ زۆر باشە بابەتەکە. پێتان وایە ئەوان پابند بن بە ڕێککەوتنەوە؟ تۆ گوتت تقریباً ڕێککەوتنێک کراوە. والله ئێمە گەشببینین یعنی ئەوەی کە بینیمان یعنی بەڕاستی بەنسبەت عێراق 100% بە هیچ شێوازێک ناتوانانی بڵێ ئەوە کۆنکریتیە تەواو یعنی ئێمە لەوەی ڕاحەت مخالفەی دەستور دەکەن، مخالفەی بەرنامجی حکومی دەکەن، مخالفەی اتفاقی سیاسی دەکەن، بەڵام ئەوەی کەم بینیمان بەڕاستی ئەم سەرکردە هەموو لە پێش ئەو هەموو مایکانە بەو شێوازە یعنی سەرکردە شیعەکان ئەوانەی کە خاوەن بڕیارن هەمویان بەو شێوازە یعنی قسەیان کرد. ئێمە یعنی گەشببینین ئێستا ئینشاءالله پێمان وایە یەکشەم بڕیارێک دەدرێت کە جێگای دڵخۆشی هەموو خەڵکی کوردستان دەبێت. سپاس بۆ دکتۆر محەممەد شاکر ئەندامی پێشوی پەرلەمانی عێراق کە لەگەڵمان بووی. زۆر سپاس دکتۆر. زۆر سپاس. بەخێر بێت.